بۆ جاری 36مین دەرچووە سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگەکانی کوردستان لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرتبوونەوە تاکە داواکاری ئەوان ئەوەیە دابمەزرێن. بەو پێی وەزارەتی خوێندنی باڵا پێویستێکی زۆری بۆ مامۆستایانە هەیە. ئێمە 12286 کەس بەس بایۆمەتری پێکراوە بۆ بچی بۆ مەبەستی دامەزراندن. ئەم کتابە لە ڕێگای بەڕێزیانەوە بەرزکراوە بۆ وەزارەتی دارایی و هاتۆتەوە خوێندنی باڵا و خوێندنی باڵاش جارشتر بۆ ئەنجومەنی وەزیرانی ناردۆتەوە. ئایا ئەم سستیە لە دامەزراندنی ئێمە بۆچی لە کاتێکدا ئێمە دەبینین کە پێویستین گرنگین و هەروەها گرنگترین توێژین لە ناو زانکۆ و پەیمانگاکان. ئێمە لەگەڵ زۆربەی میدیاکانی ئێوەدا لەگەڵ کە ئێوە بۆ خۆتان لێرن وەکو داتای مەیدانی بەناو زانکۆ و پەیمانگاکان داگەڕاوین. ئاستی ناوناوەندەکانی زانکۆ و پەیمانگاکان بەهۆی دانەمەزراندنی ئێمەوە یەکجار ڕوو لە دابەزیندایە. ئایا ئەوان بیر لە داهاتووی وڵاتی خۆمان ناکەنەوە؟ ئایا لایەنی پەیوەندیدار و لایەنی معنی تاوەکو کەی ئاوڕ لە مامۆستایانی ئایندەی زانکۆ نادەنەوە؟ دەرچوویەکی تری زانکۆ دەڵێت ئەوەی ماوە تەنها لەسەر واژوویەکی سەرۆکی حکوومەت ماوەتەوە، بەڵام ئەو واژۆیە ناکات و ئەمەش بۆتە جێگەی پرسیار لامان. بەشێکی تریشان دەیڵێن دوای ئەوەی بڕیاریاندا و بایۆمەتریان کرد، بەڵام هێشتا دەیانەوێت کات بکوژن و دەمان سپێرن با دەستی ئەم هەفتەیە و ئەم مانگا یاخود ئەم ساڵ. بڕی تێچووی مانگانەکەشی 9 ملیار دینار، ینی داهاتەکەی هێزگار کەمە لە چاو هەموو تۆژەکانی ترە. بەڵام ئەمان نازانم سەرۆکی حکوومەت هیوادارین نازان بۆ جوابمان نایەتەوە. ئەوەی کە ئێمە ئیزانین و پێمان گەشتووە و بەداواداشونمان بکرۆ تەنها یەک ئیمزای نوکە قەڵەمێکی سەرۆکی حکوومەت هێوێ. جایتر نازانم سەرۆکی حکوومەت بۆچی ئەم نوکە قەڵەمە ناخاتە سەر وەرەقەکە. ئایا پرسیارەکە ئەوەیە بۆ چێ ئیمزانە؟ ئێمە بەڕاستی ئێمەش ینی پێمان سەیرە بۆ ئەم ئیمزایە ناکە. ئایا تەنها مەبەستیان ئەوەیە بیخەنە سەر بەها یان هەر ئەوەیە کە نانێ جوابی ئەم توێژە بنەوە؟ دوای تەواوبوونی پرۆسەی بایۆمەتری ئێستا هیچ ئەنجامێکی دیار نییە. لە مانگی 4ەوە بایۆمەتری بڕیاری لێدراوە، 4 مانگێکی خایەن لە مانگی 8 کۆتایی بە پرۆسەی بایۆمەتری هات. هەتا ئێستا لە دوای ئەوە هیچ هەواڵێکی دڵخۆشکەر نییە بڵێن ئەوە هەنگاوێکی دیکان نزیک بووینەوە. ئەگەر بەڕسمی ئەو بابەتە داخرای و دامەزراندن نییە با بەڕسمی ڕای بگەێنن، نەک ئەوەی ئەوڕۆ هەفتەی داهاتوو بەڕێ دەکەین، هەفتەی داهاتوو بڕیار دەدرێ، مانگێکی کە بڕیار دەدرێت لە بودجەی ساڵی داهاتوو بڕیار دەدرێ. ئەو هەموو چاوەڕوانیە درێژەی کێشە و بۆ 7 ساڵ دەچێت. لە ساڵی 2018 تاکو ئەمڕۆ دەرچووە سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان دانەمەزراون کە ژمارەیان 12000 کەسە. بە وتەی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان پێیان وتراوە وەزارەتی خوێندنی باڵا دەتوانێت بە داهاتی خۆی سەیەکەمەکان دابمەزرێنێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.